بینەرانی 1964 بینەرانی تەکسی 1964 سڵاوتان لێبێت سەرنشینێکی دیکەمان لەگەڵدایە ئەمڕۆ ئەویش مامۆستا هیوا سوعاد ڕێبەری بەشی شانۆ وەلایەتی گشتی ڕۆشنبیری هونەر و هەروەها سەرۆکی سەندیکای هونەرمەندانی هەولێرە. ئەمڕۆ سەرنشینی منە لەگەڵ من دەبێت گەشتێک دەکەین. مامۆستا بەخێر بێ. خۆشحاڵم. باشی زۆر سپاس مەمنون. سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. پارەی خۆت دەدەی. بچینە چێندەر؟ واللهی ئاوا بچینە لای ئیسکان و لای هۆڵیمی گەل و ئەوانە شوێنەکی هونەریە تقریبن هەتا وێندە دەتگەینم بەسەر. یادگاریمان زۆرە لەوێ. یادگاری زۆرە. وەزعت کۆ مامۆستا تەندروستیت خۆ؟ الحەمدوللا باشی زۆر باشی. یاخوا باش بی. وەزعی شانۆ چیە لە هەولێر پێم بڵێ مامۆستا؟ لەبەرچی هەولێر بێ شانۆ دیارە؟ بەخوای سەردەمەک بۆ وەزعی شانۆ لە هەولێر زۆر باش بوو، بەڵام لەدوای ئەو قەیرانی دارایی و نەمانی پاڵپشتی هونەرمەندانیش کشانەوە. هەرچەندە لە هیچ دنیای بەو شێوازە کار ناکرێتن. هونەرمەندی دنیای احتمام بە خۆیان دەدەن، بەخۆیان دەن پشت بە کارەکانی خۆیان دەبەستن. لێرە ئیلا ئەگەر حکومەت پارە بدا ئیش دەبی، حکومەت پارە نەداتن ئیش ناکرێ. ئەمەش هەر خەتای هونەرمەندیش نییە، حکومەتیش لە سەرەتا وای هونەرمەندانی وەڕاهێنا کە ئیش بڵێن بەبێ پلیت بکەینەمە. زۆر جار پێشنیارمان دەکردەمان گۆ دەمانوێت شتێکی ئاوا بکەین بە پلیت دەنگۆ نا بە پلیت مەیکەن با خەڵک بە خۆڕایی بێ. زۆر جار ویستمان لە پارتیشانە دەر و پارچی وینارە چەند پرۆژەیەک بکەین، وتمان هەر شتێکی ئەوە ڕەمزی بێتن پلیت بفرۆشین، گوتیان نامە بە پلیت نافرۆشین. یعنی خۆشی حکومەتیش دەستی تێدا هەبوولەوەی کە هونەرمەند نەتوانێت پشت بە داهاتی خۆی ببەستیت و پاڵپشتێکیشی کرد. پاڵپشتێکە لێ پێچینەوە لە پشت نەبوو. مەسەلەن هەر ئیشێک دەهات زیاتر لە 15 ملیۆن و 20 ملیۆن و 30 ملیۆنمان پێدەدا، ئیتر حکومەت لێ نەدەپێچیەوە. باشە ئەو لە پای ئەو هەموو پارەیە لە بەرامبەر ئەو هەموو پارەیە ئەتوت داهاتەکە چییە؟ یعنی ئەگەر 12 ملیۆن لە بۆ ئیشێک سەر بکرێ یەک ڕۆژ نمایش بکە، حکومەت چ قازانج دەکاتەوە، نێوەندی هونەری چ قازانج دەکاتەوە. ئەو لێ پرسیینەوەش نەبوو. ئەمەش هۆکاری هەیە، فلانە کەس حەزب لە پشتی فلانە کەس لە حەزبی بەرامبەرە ناکرێ ئیجراعاتی لەگەڵ بکرێ. خەڵکەش ئەم بڵێن ئەم ناکۆچیانیان قۆستەوە. زۆر باش مامۆستا، دەبێت بزانم جەنابەت بە حکومەوەی بەڕێوەبەری لە چەندین پۆستی ئیداری دیکەی هونەریش ئیشت کردی، یعنی ئەجێندای حکومەت تێڕوانینی حکومەت بۆ مەجای هونەر و شانۆ و سینەما چییە؟ یعنی چ تێگەشت نەچیە حکومەت بۆ؟ حکومەت لە سەرەتا بایەخەکی زۆری بە هونەردا، بایەخەکی زۆری بە سینەمادا، بە شانۆدا، بە مۆزیکدا، بەڵام لە مقابلیشدا هەم ئەوانەی کە هەڵسوڕێنەری کارەکانن، یعنی جگە لە هونەرمەندەکان بڵێن ئەوانی دەستگاکان بەڕێوە دەبن، هەم ئەوانیش گەندەڵی دەستیان بە گەندەڵی کرد و وەکو خۆی پەیامەکەیان نەگەیاندی حکومەت. هەمیش هونەرمەند بەرامبەر ئەو بایەخدانی حکومەت کەم تەرخەم بوو و زۆربەی جار سیر دەکەین کاری شانۆی کرایە ڕۆژێک نمایش کرایە کە بە پێی لای حی ئێمە بای حکومەت دەبووە 3 ڕۆژ نمایش بکرێت، یان لە 3 ڕۆژ کەمتر نەبێت، ئیتر 10 ڕۆژ عەرزەکان مشکلەی نییە. فلیم بەرهەم هێنراوە لە نیوەی وەستاوە، پارێکی زۆر نزیکەی ملیارێکی بۆ سەرف کراوە. تا ئێستا ئێمە بۆ خۆمان فلیمەکەمان بە تەواوی نەبینیوە. جارێک نیشاندراوە، بەڵام دەڵێن کەم و کوڕی زۆرە جارێت تەواو نەکراوە. زۆر لەو بابەتانە من بەڕای من حکومەتیش لەو پاڵپشتیە سارد بۆەوە زۆربەی ڕاوێژکارەکانی خۆی زۆربەی ئەوانەی لە دەسەڵات نزیکن یاخود لە نێوەندی دەسەڵات نزیکن ئامۆژگاری حکومەتیان کردووە کە بەو شێوەیە نەبێ وا بکەن هونەرمەندی کورد پشت بەخۆی بەستێ. بەس لە کاتێکدا ئێمە ژێرخانی ئەومان نییە کە پشت بە خۆمان بەستین. بینەری ئێمە لێرانە هاتۆ بە پلیت
بێتە شانۆگەری ڕاستە ئێستا شانۆگەریەک دەکرێت بە پلیتە و چەند ڕۆژێکە بەردەوامە بەڵام ئەوەش بۆ شێوازە نابێت هەموو هونەرمەندەکانش ناتان لەسەر و شێوازە بڕۆن بۆیە ینی لە هەردوو لە کەم تەرخەمی هەیە بەڵێ بەس کەم تەرخەمی زیاتر لە هونەرمەندە هونەرمەند هەتا ئێستا نازانێت چی پێشکەش دەکات نازانێت ئەو بینەرە چی دەوێت چۆن هونەر بینەری ڕاکێشتە هۆڵەکانی شانۆ چۆن وابکە و بینەرە خۆی لە نێو شانۆگەریەکەدا بینێتەوە لە هەموو دنیا شوایە حتا لە قوتابخانە شوایە قوتابی لە پۆل ئەگەر مامۆستا ئەو وانەی کە دەڵێتەوە چێژیت لەگەڵ نەبی شتێکی وای تێدا نەبی سەرنجێ قوتابی ڕابچێشی زۆربەی قوتابەکەیان خەویان لێ دەکەوی یانیش خەیاڵ دەیان باتەوە باشە مامۆستا جەناب یەک لە مامۆستایەکانی بە حکمیەوەی بەڕێبەری بەش شانۆی هەم کەسێکی دەرهێنەری و لە بەجارەکەش گشت دەکەن هەرچی جەناب و برادەرەکانی تو نییە کە ئەو استراتیژیە دابڕێژێن مەسارێک بۆ شانۆی کوردی و شانۆی هەولێر بە تایبەتی دابنێن ئەنچکە بەڕاستی دەبینی مەسەرەن ئێستا لە شارەکانی دیکە شانۆگەری دروست دەکەن و دێن لە هەولێر پێشکەشی دەکەن بە هەفتە و بە مانجیش بەردەوامەوە بەڵام لۆ هونەرمەندی هەولێر ناتوانێت ئەو شتە بکەوە ئێوە بەرپرسنین لەو مەسەلەیە ئێمە ناڵێن بەرپرسین ئێمەش بەرپرسین بەڵام بەرپرسیارەتەکە چۆنە لەوانەیە بەرپرسیارەتەکەی من ئەوە بی لە زۆربەی شت حەدی نەبوویمە ئەویش بارودۆخەوای کردێ کە ناتوانم حەدی بم لەگەڵ هەندێک شت کەسێک هاتۆ بە من دەڵێ 7 ملیۆنم لە بۆ سەرفکە شانۆگەریەک دەکەم دەتەقیتەوە شانۆگەریەکە چەند ڕۆژێک پێشکەشی دەکەن من ئەو کاتێکە و برادرە هات شانۆگەری فێڵەکانی جەمۆم نمایش دەکرد 5 ڕۆژ نمایشمان کرد ئەو ڕۆژی کە نمایشەکەمان ڕاگرت هۆڵەکە پڕ بوو ینی لە کاتێکی وا ڕاماگرت کە خەڵک زیاتر دەهات گوتمان بە بینەر کەم نەبێتەوە ئەویان هەبی ئەو تامەزرەیان ببینێتەوە زوو شانۆگەریەکە بکەین بەردەوامی بدەینەوە هاتنی ئەو بینەرانە ئەو برادرە هاتگوتی 7 ملیۆن لە بۆ سەرفکە 7مان سەرف کرد 1 ڕۆژ عەرزیان کرد 1 ڕۆژ عەرزیان کرد کە دەبای ئەو کاتە ئێمە ئیجراعات وەربگرین دەبای ئەو کاتە بەڵام تەداخولات هەیە کەسێک لە بۆ پارێکی باشی وەربێتێ لە بۆ شانۆگەریەک لە پێناو کارێکی هونەری لە پێناو ئامێرێکی هونەری ئامادە نەبوو پارە سەرفکاتن کارەکەی لە خۆی تێکدایە ئەوانە دەبواە لە سەرەتا ئێمە بەرەنگاریان ببینەوە ئیجا ناکۆچی حزبایەتی و ناکۆچی تری کەسایەتی وای کرد کە حکوومەتیش هەندێک جار چاو لە هەندێک شت بپۆشی بەڕاستی هونەرمەندێک کە ناهونەرمەندە کە کەتنێک دەکە کە شتێک خراپ دەکات خەڵک نازانیت باگراوندی و هونەرمەندە چۆنە باگراوندی و کەسە چۆنە دەڵێ وەڵا هونەرمەندێکیان بەگرتندا لە سەردەمی پارتی هونەرمەندێک گیرا لە سەردەمی یەکێتی هونەرمەندێک گیرا وایان کرد و وایە کرد خەڵک ناپێستەوە ئەو بۆ ژیرا دەوەرم بکۆڵن یانی سەردەمە وای لێ هاتبوو ئەوەی لە ناو دەستگاکانی حکوومەت ئیش بکاتن خەڵک بە تاوانباری بزانی دەگویان خەڵکەکە بۆ مزادەی دەکرد دوو قسەی لەولاو لەلا دەکرد خەڵک جۆرە قسە و دەبێت لە قسەی بڵێم ئەو کەسانی کە لە ناو حکوومەتدا دەستیان دەڕۆژ جێلەوان نەدەگرت بۆیە لەوەوە نەماتوانی زۆر شت دامێت لەگەڵ ئەوەش هەوڵماندا نمایشەکان لە 3 ڕۆژ کەمتر نەبن کاتی شانۆگەریەکان لە 40 دقیقە کەمتر نەبن ینی زۆر شت هەبوو کە دەکرا شانۆگەری داهات چارێگە 2 تاق لەو 3 ئەویان لێ کرد و بودجەیان پێ وەردەکرد و دەڕۆیشتن گوتمە ئەوانەمان هەموو حەدمان لە بۆی دانا فیستیڤالمان ساز کرد ئینترنێت خولی شانۆیمان کرد و چەندی کەسمان لە دەرەی هێنا لێرە خولی شانۆیان کرد و چەندی کەسمان ناردە دەرەوە زۆر شتمان کرد بەڵام ئەو ئیندیفاعش لە لای هونەرمەندان نییە بەڕاستی لە لای قوتابیانی پەیمانگا و کۆلێژ نییە ئێستا وەرە خولێک دەکەینەوە دەکەست بەدەست ناکەوین زۆر باشە ماستە باسی پەرتەوازەی هونەرمەندانت کرد دوو شتێ زۆر گرنگە پرسیاری من ئەوەیە حزب لە سەڵاتدارەکان تا چەند ڕۆلیان هەبوو لە پەرتەوازەبوونی هونەرمەندان بەهۆی ئایدیا حزبیەوە زائیدەن جیرێک لە هونەرمەندمان هەبوو لە هەولێر لە هەشتاکان تا ئێستاش هەندێکیان لە ژیان ماون و بەردەوامیشن بەڵام بەشێکیشیان کۆچی دوایان کردویان وازیانەوە
بۆچی هونەرمەند دروست نابێت یعنی دوو کەیسی جیاوازە هەم پەرتەوازەی هونەرمەندان هەم دروست نەبوونی هونەرمەندی تازە کە لە کاتی دامە زانکۆمان هەیە پەیمانگامان هەیە لە بەزاری هونەریە ئێمە دەتوانین بە شێوازی تر پرسیارەکە بکەیت بۆ مەسەلەن هونەرمەندی ئەستێرە دروست نەبووە بەبەستەوە یانی کە ئیش دەکەن لەوە مەسەرەن هونەرمەند دەست ناکەن ئەوانە لە کاتێک دروست بوون عێراقێک تەلەڤیزیۆنی هەبوو ناچار بووی سەریە و تەلەڤیزیۆنە بکەیت کەسی تر نەبوو لە ساحەکە هیچ وەسایلێکی ئەلامی تریش نەبوو بڵێن خەڵکی تر بارزکا و تێکەڵ و پێکەڵی بکاتن ئەوان نەبوون دەچێت شانۆگەری هەر ئەو هونەرمەندانت دەدیت دەچێت دراما لە ماڵەوە سەیری درامات دەکرد هەر هەمان هونەرمەند بن بۆیە کۆمەڵی کەسێک کە ناوبانجیان دەرکردووە ئێستا ناوبانجی دەرکردن زۆر زەحمەتە زۆر زەحمەتە خەڵکێک لە سۆسیال میدیا دەتوانی ناوبانجی ئەو کە بەس بە بەهرەکەی نا بە شێوازشتر ئەوەی کە ئێستا دروست نەبووە ئێستا ئەکتەری باشمان هەیە خەڵکمان هەیە من ناڵێم هەر هیچمان نییە من دەڵێم بۆ وەرکشۆپ و ئەوانە دەکەست دەست ناکەی بێن لە وەرکشۆپەکە بەشداری بکەن ئەوانەی ئێستاش کە پێڕاگەیشتون و توانای باشیان هەیە وا هەز دەکەن پێویستیان بۆ وەرکشۆپانە نییە زۆربەی هونەرمەندی ما ئەوە عیبە گەورەکەی تیم ناخینتەوە متابعی نییە لە خۆی ناپرسی بۆ ئەو هونەرمەندە بە پێش دەکەوێت بۆ ئێمە بە پێش ناکەوێتم بۆ لە نێوەندەکەن ناتوانێت شتێکی وا بکەین کە ببێتە حادیسەکی گەورە ئەمە گرفتی گەورەی ئێستای ئەو جیلە نوێ جیلی کۆنی شەروا بوو جیلی کۆنی شەگە سیرکەی لە نێو جیلی کۆن هەر مثلا مامۆستا سەباح عەبدوڕەحمان بوو تەلعەت سامان بوو مامۆستا تەلعەت سامان خوا لێ خۆش بێت کاک سعدۆم بوو مامۆستا فەراشەری بوو خوا لێ خۆش بێت تەحسین شەعبان بوو ئەوانە خوێندنەوەیان هەبوو ئەوانە متابعیان هەبوو بەڵام ئەوانی تەمسیلیان دەکرد زۆربیان خوێندنەوەیان نەبوو زۆربیان متابعیان نەبوو هەر ئێستاشی لەگەڵدابی ئەوانەی لە ژیان ماون لە کۆڕ و کۆبوونەیەک زۆر ناتوان مناقەشە بکەن یەک دوانێکیان نەبێت کە مناقەشەش دەکەن یاخود ئارا دەردەبرن حەز دەکەی ڕێیەکانیان زۆر ئەلمی نییە هەر شتێکی عشایری و باسی شتێک دەکەن بەدڵی خەڵکەکەی دانیشتووە ینی ئەوانی دانیشتن بەدڵێوان قسە دەکەن زۆر باشە باسی چەند ناوەکەتینا من حەزم لێ ینی پرسیارەکەم ڕەگە پرسیارە تۆزێک ناخۆشیش بێت کەسێکی وەکو سەباح عەبدوڕەحمان کە یەک لە ڕائیدەکانی شانۆیە لە هەولێر بۆچی پەراوێز خراوە بەس دەبەرەوەی کە ئایدیایەکەی جیاوازە لەگەڵ بۆ نمونە ئەو دەسەڵاتێکە لە هەولێر هەیە مامۆستا سەباح بۆ پەراوێز خراوە هیچ کارێکی نبینی مەسەلەن من ئاگادار بم پرۆژەی شانۆی نیشتیمانی هەبوو لە پەرلەمانیش تەقدیم کرا بەڵام هیچ نەتیجەی نەبوو یعنی من لە کارەکان نایبین ئەوە پەیوەستە بە حکوومەت و بە ئەو تەقەشفۆ ئەو بارودۆخی کە بەسەر حکوومەت داتەوە بەڵام مامۆستا سەباح جێگا ڕێزە ئێمە لە دوا فیستیڤالمان مامۆستا سەباح سکرتێری لەژنەی دادوەری بوو ئی فیستیڤال و لە هەموو فیستیڤالەکانیش ڕاوێژی پێ دەکەین یان لە لەژنەی تەحکیمە یان لە لەژنەی باڵای فیستیڤالە ئیتر مامۆستا سەباح جێگای ڕێزە و قەتیش زۆرێک لەوە هەست پێ دەکەم نازە من واستم کرد کە لە بابڕێن بە تایبەتی لە هەولێر جۆرێک لە پەراوێز خستنەبی بەرامبەر بۆ سەردەمانێکیش بەڕێبەری شانۆی هەولێر بوو باوەڕ ناکەم من نەمزانیوە شتێکی وا هەبێ پەراوێز بخرێ و یان هەوڵێک هەبێ بۆ پەراوێز خستنی نەخێر ئەگەر بۆ خۆی جار بەجار دوور بکەوێتەوە حەزم کا سەفەرێ بکە حەزم کا تۆزێ ئیسراحەت بکە جینا مامۆستا سەباح هەروەکو گوتم ڕێزێکی تایبەتی هەیە زۆر باشە کاکی وە پرسیاری شەخسی لێ بکەم ئەوانەی لە دوورەوە نادناسن و هەز دەکەن پیاوێکی تووڕێی و پێ ناکەنی و مەسەلەن مەعاملەت خۆش نییە ڕەنگە لە نزیکەوەوانە بێ ئەو ڕەنگە ئەو ئینتیباع خەڵکی کەش بە تویان دابیتەوە ئەوە چییە بۆ ئەو دروست بووەوە بۆ خوایە بۆ خۆم هەر لە سەرەتاوە کەسێکی شەرمن بوویمە لە کاتی منداڵیش لە مەکتەب بوو بڵێن حتا لە ماحەت فنون کە لە سلێمانی قوتابی بووم لەوێش زۆر شەرمم بووم زۆر تێکەڵاویم نەدەکرد لە کاتێکدا زۆر حەزم دەکرد تێکەڵی برادەران بووم و نوکتە بڵێن و گۆرانی بڵێن و بەڵام ئەو شەرمناتێ وەی کرد زۆر دوورە پەرێز بووم
ئێستاش وەکو بڵێ دەقی گرتووە کە ساعتێک بەس کەسێک لە مەجای شانۆ ئیش بکە و لە پەیمانگای منەتوانەکانی سلێمانی تەواوی کردبی حەق نییە وابی یعنی تۆ بۆ نەتوانێت تێبعا بگۆڕی ئیتر نەمتوانی لەوێش هەر ئەوانی لە دەوروبەریشم دەزانن زۆر حەزم دەکە احتفاظ بە خۆم بکەم دەمگوت ڕۆژێک لە ڕۆژان ئێمە هونەرمەندین با کارێکی وانەکەین لە کەدار بین بڵێن ئەوە کاتی خۆی لە پەیمانگە ئاوا بووە کەساتی ئاوا بووە ئاوا بووە با خۆمان بپارێزین یا ڕۆژێک مامۆستا ئەحمەد سالار ڕێزم هەیە لە بۆی لە سەر قادڵمەکانی مەحەد ڕاوەستا بووە میش معدل قات و ڕیبات و ئەوانە خۆم پاکخای ڕادەگرت ئیتر گوتی کاکە وەڵڵاهی ئێستا بچێ رووسیای ئەو کاتە رووسیا نەبوو اتحاد سۆڤێتی بڵێ سەفیری عێراقیم گۆرباچۆف شەخسی دی ئیستقبالت دەکات باوەڕت پێ یعنی دەبێت کاکە تو دەبێ قایم خام جارێک لە دۆک لەگەڵ خێزانی بڵێن بە خێزانی دانیشتبووی گوتی قوتابی بوو لە ماحەت دەمزانی دەبیتە شتێکەوە ئاوتی هەر پێم دەگوت قایم خامی ئاوا بوو کە ساعتێکم ئاو تۆزێ بەجددی گرتوم یعنی کەم تەلەبە هەیە لە سەفیەکی ماحەت شانۆگەری دەربهێنێ لە پۆلیسێ تیپی ئەزمونگەری دابمەزرێنێ لە پۆلی دوو بڵێن وتارم لە جەریدەکان بڵاو دەبەوە تۆزێ بەجددی گرتبووم و دەقیشم پێوەگرتە حەز ناکەی مەسەلا تو ئێستاوی تو باز دەکەی منەوەی کە لەسەر جەنابەت بابڕێ وەکو زانیاری کۆم کردێتەوە ئیشی زۆرت کردووە لە دراما دیخراج کردووە شانۆ دیخراج کردووە مەسەلەن داخت نووسیوە لە ئیدارە ئیش دەکەی هەز ناکەی یعنی حەقی خۆت پێ نەدرا هەم لە ڕووی ئەعلامیەوە هەم لە ڕووی وەزیفەوە یعنی خۆت بە مەقدور نازانیدەوە من حەز دەکەم تاعتیمەکی ئەعلامی زۆر لەسەر من هەیە ئەوەش پەیوەندی بۆ قسەی جەنابەت هەیە کە من تۆزێ خۆم پاراستەوە زۆر تێکەڵی خەڵک نابم خەڵکانێک هەیە کە سەرباری ئەوەی لەو کەناڵ ڕادەکەن لە بۆ ئەو کەناڵ و خۆیان ڕەپێش دەدەن و بە هەرچ شێوێک بێ حەز دەکەن بە دیارکەون گروپیش دروست دەکەن بۆ ئەوەی بە شان و باڵیان هەڵبدەن نان بەقەرز ئیتر سەرباری ئەو هەمووش دەچرپێنێ بەجۆی برادرەکانی بەجۆی ئەوانی کە لە بوار ڕاگەاندیژەکەن هیوا سوعاد ئاوایە هیوا سوعاد ئاوایە خەڵکانێکیش باوەڕ بکە ئافرەتێک هاتووم مقابلەم لەگەڵ بکە وتی مامۆستا هاتووم بەس بڵێ نایکەم ڕاست دەڕۆم ئیتر نایەمەوە لە ئێزگەش وام گوتووە وتمەوە کابرایم عەقەدە بچم بەس بڵێ نایکەم تەواو دێمە دەرەوە پێ ناڵێم بۆ ناکەوە گوتم کاکە ڕاست لەسەر بابە لەسەر بۆ وایە ئیتر خەڵکێک هەیە بەو شێوازەیە لەسەر هەر نەک لەسەر من لەسەر برادری ترش قسەیان کردووە هەر شتێک دەکەین ئەوان تۆ بەس ئەگەر متابعی ئیشەکانی بکە ئێستا بڵێم بەیانی ئیشەکی شانۆی دەکەم زانە چەند کەس شت لەسەر دایرەی شانۆ لەسەر وەزارەت و لەسەر حکوومەت دەنووسێتن بەس بۆ ئەوەی پەشیمانمەوە بەس بە ئەوەی ساردمەوە ینی پێ دوایە خەڵکانەکەی دژایەتی دەکەن دژایەتی دەکەن لەسەر هیچ بنەمایەکیش ینی لەبەرەوەی خۆیان هیچیان پێ نمایە نازانین چ بکاتن خەڵکەکە دەڵێ بۆ ئیش ناکرێت وڵا کێفم بۆ حکوومەتە نایە کاکە فەنانی لۆ بەردەوام نابی لۆ کاری شانۆیت نێ وڵا لەگەڵ ئەو حکوومەتە یان لەگەڵ بەڕێبەتی شان و ئیش ناکەم بۆ ناچێ شانۆگەری وڵا شانۆگەریەکە ئی وەزارەتی ڕۆشنبیری هیوا سەرپەرشتی دەکەن بۆ خۆی تااقەتی نییە کەچی لە بڕۆ لە چایخانەی مسکۆ دانیشتووە هیچ شتێک نێ بیکاتن یان فراغێکی ئەوەندە زۆری هەیە کاکە بۆ ناچێ شانۆگەریەت و بۆ خۆت دەرهێنەری بۆ خۆت ئەکتەری وڵا کەیفم بەو ستافە نایە ئیتر بۆ خۆی شتێک دەدۆزێتەوە باشە شانۆ لە مێژوودا شوێنێک بووە بۆ میلەت یعنی هەدرێ شانۆ قوتابخانەی گەلە یعنی هەمیشە لە بەرەی میلەتدا بووە دژی حکوومەت دژی دەسەڵات دژی ئەو با بڵێن دەسەڵاتانێک کە هەبووە لە مێژوودا بۆچی لێرە ئەو بیرکردنەوە لای هونەرمەندی مەدروست بووە کە پێی وایە شانۆی حکوومەتە ئەو بەرهەمە هونەریانە ئەو دەستگانەی حکوومەتە حتا ئەگە حکوومەتەکەش با بڵێن ئەگە خراپیش بی بۆ نمونە باوەڕتە بێت کاری هونەری کارێکی زۆر پیرۆز و زۆر باڵایە هیچ پێوەست نییە بە حکوومەت نە حکوومەت دەتوانێت هونەرمەندی داهێنەر دروستکە نە حکوومەتیش دەتوانێت هونەرمەندی داهێنەر لەناو بباتن لەوانەیە لە چەند حکوومەتێکی لە ڕابردوو مەسەر
دیکتاتۆر بوونە ویستویانە بە شێوازێک لە شێوازەکان هونەرمەندان بەڵام بەگشتی نەدەسەڵات هونەرمەند دروست دەکات نەدەسەڵاتیش هونەرمەند دەڕۆخێرێتن ئەوانەی بۆ نمونەم لە ئەوروپا هەمومان ئەوروپامان بینیوە وەڵڵی خەڵکی لێ ئەوەندە بەتوانایە دانیشتە لەسەر شەقام کەمان عەزف دەکا کڵاوێکیش داناوە خەڵک هاوکاری دەکەن ئەوە دەروزەنی ئەوە هاوکاریە بۆ ئەوەی ئەو بەردەوام بی لە هەوڵەکانی خۆی گلەی لە حکوومەت دەکات نە منەت لەسەر حکوومەت دەکات دەبێ ڕێزلێنانم بۆ بکەی موچە دوای حکوومەت ڕاستە دەبێ حکوومەت وەکو ڕێعایەکە وەکو پاڵپشتێک وەکو خانەنشینیەک پاڵپشتی هونەرمەند بکە بەڵام حکوومەت لە سەری فەرز نییە هەموو هونەرمەندێک دابمەزرێت لە سەری فەرز نییە ئەوەی لە بواری هونەردا ئیشی کردی حکوومەت دای مەزرێنیان پارەی لە بۆ سەرفکە هەر کەسێک لەڕاست خۆی ڕاست بۆ بڵێ دەبێ حکوومەت دامم بکە نیشتیەوە حتا لە زمانی بڵێ سەدامیش ئێمەمانە کە بیدار دەستمان پێکرد بە مەرکەز شەباب و بە شوێنی لاوەکان دەستمان پێکرد یعنی هەتا لە تیپەکان نەمان دەتوانین بچینە تیپەکانیش یەکسەر بڵێن ئێمە دەرهێنەرین و بەشی دەرهێنانمان تەواو کردن لە تیپی لە لاوان تیپی ئەزموگەریم دامەزران دوسێ شانۆگەریم کرد ئینجا لە کۆمەڵی هونەر وێژە کوردی گوتیان وەرە شانۆگەریمان بۆ ئەخراجکە کە زانیان ئیسپات و زودی خۆم کرد ئێستا تەڵەبەیە لەما حەد دێتن داوای 10 ملیۆنم لێ دەکات بۆ کاری شانۆیی کاکە گوتمە بابزانم ئیشەکەت ببینم ئەم چۆن 10 ملیۆن لە بۆ سەرف بکەم ئاخر نابزانم ئەتو چی ئیشت چییە کەس ئیشی تۆی بینیوە یەکە دووسێ کەسم پێ بڵێ ئیشی تۆیان بینە بە لەسەر ئاساسی ئەوان باشتر لە بۆ سەرف بکەم ڕاستە مامۆستا ئێستا بە پێش دایرەکەتاندا تقریبا لەوێدا تعاملت کرد لەگەڵ مۆزەفەکانت هاوانش هەموو زۆربەی هەرە زۆری هونەرمەندن بیستومە کە معاملەی باش تێ لەگەڵیان و زۆر یارمەتیان دەدات تاکە دایرەیە مۆزەف لە من عاجز نییە تاکە دایرێ علاقەم زۆر باشە لەگەڵیان علاقاتمان عایلیە هەموو جارێ مدیر عامیش باز دەکە خەڵکی تریش باز دەکەن دەڵێن لە تەنیشتیەکی ڕۆژێک دەنجی فەرمانبەرێکی تومان نەبیستێ ڕۆژێک گلەی فەرمانبەرێکی تومان نەبیستێ بەراکەس دوایین شت کە ئەو فیستیڤالی هەولێرێمان کردووە و حادسەی کوڕەکەم بەسەردات من لەوێش نەبووم فیستیڤال پرسیارم کردووە گوتم چۆن دەڕۆژ گوتیا وەڵای ئەتوو کاتی لێ بێ ئەوها باش نەدەڕۆیشتی ینی ئەوانە ئەوها بە جوانی ڕوانیان ئەوها بە جوانی ئاگیان لە فیستیڤالەکە بوو ئەوە دوو سۆز کاریان دەکرد لە بەیانی و تا ئێوەرە ئیشی تازیەشیان دەکرد ئیشی فیستیڤالیشیان دەکرد کە من دوو تازیەم لەناو فیستیڤالێک ئەوە بوو وشکەکەم و کوڕەکەم دوو ڕۆژی بەڵێ ئیتر لەناو فیستیڤالە هەموو بۆشایەکانیان پڕ کردبووە مامۆستا باسی کوڕەکەت کردووە حەزم لێ نیە و بابەتە باسکەم بەڵام ڕووداوێک بوو ڕوویدا و پەیوەندی بە زۆر بەشمانەوە بە حکمیوانێکە دەدناسن ینی خەڵک بەداغ بوون بۆ جەنابەت و حادسەی ناخۆش ئینشەڵا دوا خەمبی بەڵام ئەو بۆ ڕوویدا و مەسەلەیە چونکە ینی کوڕی هونەرمەندێک کوڕی کەسێک کە بە پەروەردەیەکی باشیەبی بۆ گەیشتە مەرحەلەیەکە دەست بۆ خۆی ببە ینی بۆ خوایە ینی حتا سعادیەکی شەو پێکەوە بووین لەگە برادران دانیشتون برادرانی دووهۆک و سلێمانی و هەولێریشمان لەگەڵ بوو ماچی کردم گوتی دەچم هیلاکم سبێنێ لەبەر سبێنێ زوو دێمەوە هەمیشە ڕوا لە بۆ گاڵتە پێم گوێت و ئایدی منی ئادی مامتی چکە لە کافتریاکەی مامی بووین فیستیڤالەکەی من بوو گوتم یانی مەبەستمەوە بوو ئەوە خۆتمانی دەکەی لە بۆ من لەوە فیستیڤالەکەی من یان لە بۆ کافتریاکەی مامت پێکەنێ گوتی لە بۆ مامم ئیتر ڕۆیشت سناپەکی بڵاو کردبەوە گۆرانی لێ دا و بەزەوق و گەیشت بۆ پێش دەرکەی ماڵێ بە خێزانەکە گوتبەوە دێمە سەرەوە سەمونی دێنم و دێم ئەیش گوت قەیناکە ئامانە وەرە سەرێ لەو خلالی ئەوەندەی ئەو حادسە ڕوویدا بوو وتیان تەلەفۆنێکی بۆ هاتبوو لە پاش تەلەفۆنەکەی لە خلالی ئەوەی تەلەفۆنێکی کردبوو نازانم لەو تەلەفۆنە چکە پێیان وعدیان پێدا بوو سایارە بینیتن پارەی کۆ کردبەوە پارەی نردبووی تر پارەکەیان خواردەبوو سیارەکە نەهاتە بوو هەتا ئێستا ئەوە ساف نەبوویتەوە نەتیجەی نیە هێشتا مەسەلە نەتیجەی نییە و هەز دەکەم
لە دەستیشی دەرچوو بوو چکە من ڤیددیۆکانم نەبینی براکەم و مدیری ئاسایش و مدیر شورتەوانە هەموو بینی بیان وتیان لە دەستی دەرچووە ئتر حادسەکە هاتوو بەداخەوە طبعا بەداخەوە بەڵام شکر بۆ خۆیان دەبی هەر بڵین الحەمدولله ئینشاڵڵا دواخەمی مامۆستا ئینشاءالله لەگەڵ ئێوەش باسی فیستیڤال کرد گلەیش زۆرە لەسەرەوە فیستیڤاڵی کە ساڕانە دەکرێت لە هەولێر هەرچەندە وێم بیستە بم بودجەیەکی کەمی بۆ تەرخان دەکردیان حکوومەتەوە بەڵام گلەی لەوە هەیە کە کەمتر دەرفەت بە تیپەکانی کوردستان دەدرێت شارەکانی دیکە کە بێن بەشداری بکەن و زائیدەن بەڕێوەچوونی فیستیڤالەکە بە شێوەی باش نییە لە ڕووی دابیکردنی هۆڵ و با بڕێ مارکتینێک کە خەڵک بزانی لە هەولێر فیستیڤالێکی گەورەی شانۆ هەیە بە مەسەلەن هاو شێوەی فیستیڤالی سینەمای دۆک فیستیڤالی بۆ نمونە شانۆ کە لە مەریوان دەکرێت ساڵانە ینی ئەو گلیانە هەیە دەخوێنمەوە دەبینم و خۆشم متابعام کردووە ئەوە بۆچی وایە بڵێ یەکەم فیستیڤالی دهۆک 750 میلیۆن لۆ سەرف دەکرێت ئەوەی ئێمە 115 میلیۆن یعنی بجەکە زۆری فەرقا ئەوان سینەمایە ئێمە شانۆیە ئەوان دەکرێت بە ڕێگای هاردێکەوە بە ڕێگای دیڤیدیەکەوە بە ڕێگای سیدیەکەوە گروپەکانی دنیا بێنن بەڵام ئێمە دەبی کەسەکان بۆ خۆیان بێت شانۆگەریکە پێشکەش بن ئەوە یەک دوو بۆ هونەرمەندی مەسری و تونسی و سووری و ئەوانە هەموو دەزانن فیستیڤالی هەولێرێک کێ و متابعی دەکەن بۆ هونەرمەندی ناو هەولێرە نازانن بۆ هونەرمەند بۆ تیپەکانی هەولێر خۆیان ئامادە نەکردی ئەوە ساڵێک ئێستاوە چەندە با تیپەکی هەولێر شانۆگەریەکی هەبیتن بۆی ئێمە لە فیستیڤالەکە دایبنین بۆ دەبێ لە پارەی فیستیڤال کە هات ئینجا تیپەکان دەڵێن پارەمان دێ کاکە ئێمە پارەمان وەرگرتێ لە بۆ نووسن و خواردن و هاتوچ و خەڵاتەکان و لێژنەی تەحقیق و لێژنەکانی فیستیڤال ئێمە پارە نادەین بە خەڵک گرەی دەکاتن دەڵێ وەڵە لە فیستیڤال پارەیان بە تیپەکەی منەدا کاکە تۆ خۆ نەخەوتیەوە یەک ساڵە ئێستا ئەوە بڵێن فیستیڤالی هەولێر 6 مانجی ماوە ئێمە ساز بدەین کوا ئیشێکی شانۆیی بۆ نایکەن بۆ تیپەکان ئیش ناکەن ینی هەموو شتێ خەتا مامۆستا هەز ناکەی هەولێر تیپی شانۆی هەبێت من هەز ناکەم بەڵام هەیە تیپی شانۆی تیپی هونەری هەولێرەیە کۆمەڵی هونەری وێژەی کوردی هەیە تیپی شانۆی ڕۆژ هەیە تیپی تر هەنە کە وەکو ناو هەنە بەڵام وەکو بەرهەم هیچ نابینی ئێستا بڵێ دەمانێت من هەر تیپێک دەفتەرێکی بدێنێ ئەگەر 20 بلۆ هەولێرە قیتنە بۆ حەقت بیتن بڵێ دەمانێت پارەی دە شانۆگەریمان دابین کردووە دەمانێت دە شانۆگەری لە هەولێرە بکەن یەکی 10 میلیۆنماندانەوە ئەگەر دە شانۆگەری دە تیپنات حەقت بێت ئەی بۆ وەکو تریش هیچ کارێک نییە بۆ نایکەن بۆ هەموو شتێک دەخەنە سەر ملی ئێمە و فیستیڤالی هەولێر فیستیڤالێکە ناوی خۆی هەیە و جێگای خۆی کردووە دەبی ئەوانە بێن پشتی بگرن ئێستا لە سلێمانی هەر شتێک دەبێ تەلەفۆنیان بۆ بکە بڵێ دێم بۆ سلێمان دەڵێ وەرە لە هۆڵەکە یەکتری دەبینەوە فیستیڤالێک هەیە بڕۆ مەریوان بڕۆ سەقز بڕۆ هەر شوێنێک کابرا لەناو فیستیڤاڵیش نێ داوەتت دەکاتن دەتبا بۆ مەدام دەتباتە شوێنی هۆڵەکە بەس لە هەولێر کە دێن مەعیدیان بدە مەسەلەن تۆ لە دەرەوەی هەولێری دێ دەڵێ بە هونەرمەندێک دەڵێ کاکە ئەوە دێم بۆ فیستیڤالەکە هاتووم لەوێ یەکتر دەبینی دەڵێ فیستیڤالی هیوا سوات من نایە بەخرا بڕێ فیستیڤالی نە مەسەلە ناوەکە نییە فیستیڤالی حکوومەتە نایم فیستیڤالی پارتیە نایم ئەو تەبیعەتە هەیە لە ناو هونەرمەندانی هەولێر دەنا ئەبەن کەسیان نەماوە هاوکاریان نەکە وەکو شخصی بی کەسیان نەماوە هاوکاریان نەکەم کەس نەما پشتی نەگرم ئەوەی زۆر باسمی کردێ لە شوێنان باشترین بودجە منداوم بکەیت لە بەرنامەیەکی پێشوو لێرە هونەرمەندێک گلەی هەبوو دەیگوت لە فیستیڤالی شانۆ هەدریان لە من کردەوە و نانوێشتووە خەڵاتی یەکەم بدەنە من کە هەولێر من نازام ئەو گلەی دەکرد بەڕاستی حەزم نێت ئەگە جوابت هەیە لەسەر مەسەلەیە لێژنەی تەحکیم هیچ پەیوەندێکی بە ئێمە نیە ئێمە لە ژنێک دادنین ئەوان بۆ خۆیان بڕیارەکە دەدەن دایمە لە ژنەی تەحکیمیش عادەتەن یەکێکی ئەوروپی بووە یەکێکی ئێرانی بووە یەکێکی عەرەب بووە
یەکێکی مەسەلەن ئاسیوی بووە بۆ شێوازە دامان ناوە کەس ناناسی کەس ناتوانانی تاسی لەسەر بکە بەڵام کە خەڵاتی وەرنەگرتووە دیارە ئیشەکەی باش نەبوو یاخود ئیشەکەی باش بە ئیشی باشتر هەبوو لە فیستیڤالەکە کاکە تۆ لە فیستیڤالەکان فیستیڤالێک دایکە ئازاکە هاتووە فیستیڤالێک نەورەسی بیلاڕوسیا هاتووە فیستیڤالێک چاوەڕوانی گۆدی ئەڵمانی هاتووە هەر فیستیڤالێک شاکارێک هاتووە شانۆگەری تر باشتر هەبوو باش هەبوو بەڵام ئەوە باڵی بەسەر هەمیان کێشایە و هەمیانی ئەوە ئێمە قەت تێکەڵی ئیشی لە ژنەی تەحکیم نەبووینە هەر شانۆگەریەکیش بەشداری کردبێ ئێمە پارێکی باشمان پێداوە پاڵپشتیشمان کردووە چه هۆڵەکی ویستوە بۆ بەیماندابی کردووە چشی ویستوە لە ئێمە لەسەر پێ لە بۆی وەستاوین و حەزیشمان کردووە خەڵات وەربگرێ ئەو برادرە نازانم بزەبت کامیانە چکە دوسێ بەرنامە با پێت بڵم ینی کارۆخ ئیبراهیم کارۆخ لە فیستیڤالێک خەڵاتی وەرگرت خەڵاتی سینۆگرافیای وەرگرت لە فیستیڤالێکی تر وەری نەگرت تر خۆ مانای ئەوە نییە غەدری لێکراوە یان شانۆگەریەکەی خراپ بووە لەوانەیە شانۆگەری زۆر باشترە بیت تەجربەی باشترە بێ کارۆخ گەنجێک بووە حەقەسوود لەو ئەزمونانە وەربگرێ نەک خۆی لەو ئەزمونانە بە گەورەتر بزانێت ئێمە شەرەوە ئێمەش ئەو کارە دەکەین بۆ ئەوەیە ئەو ئەزمونانە بینین سوود لەو ئەزمونانە وەربگرین بۆ ئەوی خۆمان تەتور بە خۆمان بدەین زۆر باشە مامۆستا باسی شانۆ تەواو نابی و باسی گلەی هونەرمەندانیش تەواو نابین دەڵێن کاک هیوا سوعاد کەسێکی زۆر هاوکاری هونەرمەندان دەکات چەندە هونەرمەندان ڕێزمە ینی من وای دەبینم زۆر جار بە تایبەتی لە هەولێر زۆر جگە لەوەی کە پەرتن دائیمەن گلەییان هەیە کە بایەخیان پێ نادرێت کە ژیانیان باش نییە کە کەس ئاگای لەیان نییە ئێوە کو سەندیکا و جەنابەت سەرۆکی لە خێولێری سەندیکا هونەرمەندانی بیستومە کە هاوکاریان دەکەی ئەوی کە نەخۆشە یارمەتیان دەدە ینی بەڕاستی ئەوە بیستووە بەڵام بۆ ئەو گلەیانە هەبەردەوامە بۆ با بڵێن ژیانی هونەرمەندان باشتر ناکرێت چ بکرێ بۆی کە ژیانی هونەرمەندان باشتر بکرێت کاکە کابرایەکە دێتە لێوەندی هونەری ینی ڕێزم هەیە لە بۆ هەموو عارەبانەی هەیە بەقالە یان شتێکە هاتووە دەوێت بەمێشتی خۆی لە وەسەتی هونەری دەوێت دەوڵەمەندبی ئەوە نیشتیوە کەسێکە هیچ بەرهەمێکی ئەو تۆی نیە دەوێت حکوومەت پارەی پێ بدە و دەوڵەمەندی بکاتن خانی بۆ بکڕیت وەکو باسم کرد لە دنیا شتی ئەوانەیە ئەوەی بێتە نێوەندی هونەری حکوومەت خانی لە بۆ بکڕی حکوومەت سیارە لە بۆ بکڕیت حکوومەت پاڵپشتی بکات تەقاعودی لە بۆ بڕێنیتەوە ئەدی بۆ خۆت چی هونەرەکەی تو چییە باشە هونەرەکە دەگاتە ئەو ئاستەی ئەو گلەی و گازاندنی کە تو دەیکەی هەموو گلەی و گازاندەی دەکەی دەنووزەوە چت پێشکەش کردێ کا هونەرەکەت لە یەک دوو سیدی دەوری کۆمبارست هەبووە ئەوە حەقت ناداتێ ئەو هەموو گلەی و گازاندە بکەیت لە یەک دوو کاری شانۆگەری ئەتو کۆمبارسی ئەو حەقت نادرێتێت و بەرامبەر دایرەی شانۆ بۆستی و قسە بە بەڕێبەری بنێ و قسە بە ئەکتەرەکانی گەورە بڵێ و قسە بە ئەوانی لە خۆت بە تەمەەن گەورەتن قسەیان پێ بڵێیت تر ئەو تێکەڵ و پێکەڵی هەیە ئێستا بەهۆی حزبەکانی شەو تێکەڵ و پێکەڵەیە ئەو وەکو گوتم کەسێک کە ناتوانانی هیچ بکاتن ناڵێ من ناتوانم ناڵێ ئیشەکەی من فەشێنینە دەڵێ وەڵا ئەوانە پارتەکان نیانێشت من ئیشەکەم بەردەوامی یەکێتەکان نیانێژ ئیشەکەم بەردەوامی لە هەردوو لاوا دەکرد هەردوو لا ئەوشتە هەیە زۆر باشە مامۆستا ئێمەستا هاتینە لای هۆڵی گەل ئەو باڵەخانەی کە پێشتر مێژووی ئەو شارێت تێدا تۆماکرا بەڵام چەند ساڵێکە تێکدرا و بڕیارە نوێژەم بکرێتەوە دووبارە دروست بکرێتەوە بەڵام تا ئێستا هەر هیچی دیار نێتە نابناغە و ئەو باڵەخانەیە وەکو هەیکەلێکەیە حەزەکەم چ نەوێن درێژە بەگرتو بە کەشمان بدەیت جەنابیشتر حەز دەکرد بێرە زۆر باشە مامۆستا ئەوە هۆڵی گەلە ساڵانێکی زۆرە مێژوەکی گەورەی تۆماکرد لە هەولێر لە بەرهەمهێنان و دروستکردنی هونەرمەندان و هەروەها پێشکەشکردنی کۆمەڵێک بەرهەمی جوان بەڵام چەند ساڵەکە تێکدراوە تا ئێستاش نوێژەم نەکراوەتەوە
لەبەرچی هونەرمەندان بێدەنگن لەوە ینی چ هەوڵێک درا بۆی کا و ئیشە دەست پێ بکاتەوە. وڵی ئێمە کاتی خۆی کردی ویستیان تێکی دەن زۆر هەوڵماندا زۆر نووسراومان کرد کە نابی تێک بدرێ بەڵام ڕایەکی مقابل هەبوو کردیانوت بە خۆی تێک دەچێت تێکش نەدەین دەڕوخێ تر بە هزار بیان و تێکیاندا پێتر لێژنیان تەشکیل کرد ئێمەش ڕائیمان هەبوو لە لێژنەکە کە دوسێ خەریتە هەبوو خەریتێکمان هەڵبژار بیکەین کە دەستیان پێکرد ئەو بە شەڕی داعشی بەسەردا هات ئەو قەیرانە دارایی کە تووشمان بوو وای کرد ڕابۆستی ئیشەکان ڕابۆستی بەڵام ئێستا جارێکتر دەستیان پێکردەوە دیسان ئەو قەیرانی موچە و ئەوانە هاتە گۆڕێ بەڵام ئەوەی معلوماتم هەیە بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت پێداگرە لەسەرەوەی کە ئەو کە زۆر زار پارە لە پرۆژەی دیکە خەرج دەکرێت بەڵام بۆ بابەتە هونەریەکان و بابەتی وەرزش و ئەوانە پارە نییە یان دەڵێن وڵا قەیرانە ینی بۆچی هونەر و وەرزش لە کۆتایی هەموو احتیماماتەکانی حکوومەت بەداخەوە ئەو حکوومەتەیما کە تووشی قەیرانێک دەبێت یەکسەر تەقەشفەکە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری یاخود بواری ڕۆشنبیری دادنێ لەوە دەست پێ دەکات کە وەزەیشی باش دەبی دواییشت وەزەی شانۆ و ڕۆشنبیری ئەوانەی بەبیریان دێتەوە بەڵام وەکو ئەوەی ئاگدار بم وعدراوە و خۆشی شخصی سەرۆکی حکوومەت پێداگرە لەسەرەوەی ئەو هۆڵە دەبی کە بەس بناغەکەی و تۆزەکەەوە دەستکراوە بەڵام حیف خەڵکەک نییە ینی پێی بڵێ کاکەەوە خەریکە دەرزیتن بیناغا زۆر ببینێ شیش و ئەوەکانی ژەنگاوی دەبن تێک دەچنەوە مهندسەکان باشتر دەزانن ئەو بینایە وای لێ ڕۆژانشتری بەسەردا بڕە کەچیەوەی نامێ ئیشیشی لەسەر بکرێت دووبارە بڕوخێتەوە بۆیە هیوادارم لە ڕێگای بەرنمەکەین گوۆیە لە ڕێگای خەڵکی ترە ئەو دەنگە بگاتە سەرۆکی حکوومەت و کە بە زووترین کار وەزەی دارای تۆزێ باشتر بێ دەست پێ بکەنەوە ئێمە هەمومان هونەرمەندان چاوەڕێ ئەو هۆڵی نام هەممان زیکراتمانێ لەو هۆڵە هەممان ئەو هۆڵەمان پێ شوێنێکی جوان و دیار و قەشەنگ و پیرۆزە و لە شوێنێکی استراتیجیشە حەقوایە حکوومەت دەبواە ئێستا حکوومەت دوسێ هۆڵی تر بکەن دەمیست پرسیارە و کە مامۆستایانی هەولێر مەسەلە هەرە ئەو هۆڵن یار هۆڵی میدیاش زۆر کۆم بووە زۆر بێ خزمەتە ئەو هۆڵ لەناو بەڕێبەراتەکە جەنابەت هەیە ڕێنەت هۆڵی جەماوەریش ینی هەمووی کەون بوون بێ خزمەتە هەولێریش گەورە بووە ئێستا سیر کە هۆڵی گەل و میدیا و ڕۆشنبیری هەموو کەوتە لای باشووری هەولێر ئەدی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای هەولێرێ پێویستی بە هۆڵ نییە ئەدی پێویستی بەوە نییە کۆمەلگای ڕۆشنبیری لەو شارانە بکەم کاتی خۆی پێشکەشم کە گوتم چۆن ئێوە لە هەر گەڕەکێک مەلعبێکتان کردووە ئەوەی 12 یاریزان نا 12 6 بە 6 یاریگەزانە بچووکەکان یاریگا بچووکەکان یاریگانەتان دروست کردە ئەوە لە هەموو گەڕەکە چیش هۆڵێکی ڕۆشنبیری دروستکرد چالاکیەکانی مەسەرەن مۆسیقا شێوەکاری شانۆ هەموو بگرێتە خۆی ئەو کەسە بەهرەدارانی ئەو منداڵە بەهرەدارانی ئەوە گەڕەکانە هەموو لە خۆی کۆبکاتەوە ئێمەش کاتی خۆی بەهرەکانمان لە ڕێگای ئەو شوێنانەوە بە دەرکەتیان لە خۆی بەدەرکە شەبابەکان کاتی خۆی شوێنی چالاکی هونەری بوون کە زۆر هونەرمەندش لێ دروست مامۆستا دەڵی نووسراوم کردووە هەوڵم دا بەڵام هەز دەکرێت بایەخ نەبێ بۆ نووسراوی ئێوە بۆ با بڵێ مامەڵی ئێوە چونکە ئەوەش ویستوە کە دەڵێن کاکی وا زۆر حساب بۆ سەروی خۆی ناکات کێشەی لەگەڵ بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر هەیە یان لەگەڵ بەرپرسانی دیکەی باڵاتر لە مەسەر لە وەزارەت دائما کێشەت هەیە حسابیان بۆ ناکەی نازان بینت نییە لەگەڵیان ئەوە چۆنە دەزانی چۆنە ئێرە ئێمە کەشفێکمان کرد 350 میلیۆن ئەو هۆڵی پێنۆژەم بکەینەوە لە ناو وەزارەت لێژنەیەک ملیارێک و شتێکیان دانابوو بۆ نۆژەنکردنەوە هەستمان کرد لەوێ وەڕقەکە پێیا بوو ئێمە وەکو سندیکای هونەرمەندان لەگەر سەرۆکی حکوومەت دانیشتین پێمان گوتی نووسراوەکەم بۆ بێنن من جێبەجێ دەکەم نووسراوەکان بۆ نەبرد هەر مسر من لەسەر ئەو قاعە دەبی تێک بچین لەبەر ئەوەی
کۆم بووە گوتی نردومانە تا تاقیگەی بیناسازی و نازانچ و دەڕوخێەوە ئیتر هەوڵەکانیان سەر کردەوە بەو بڵێن ڕێیەکە بیڕوخێن ڕوخاندیش پلان هەبوو کە ئەوە بکرێتە پرۆژە تیجاری شتیوا هەبووە بەخوای ئەوم نەزانیوە ئەو پرسیاریان لێ کردوم بەس هەتا ئێستا من نەمزانیەوە بکرێتە پرۆژێکی هیچ پرۆژەیەک لەوانەیە هەر شوێنێک دروست دەبی دەڕوخێ یان ئەو کۆمەڵە کەسێک کۆمەڵە شوێنێک کۆمەڵە جیهاتێک حەز بکەن بێن ئەو شوێنە داگیر بکەن یاخود بیبن کات خۆی سەندیکای هونەرمەندانیش کە کۆشتی هونەر بوو کۆمەڵە شوێنێک هاتن داگیریان کرد زێرەوانی لێبوو وەزارەت ڕۆشنبیری لێبوو تەلەڤیزۆنی لێبوو ئێزگەی لێبوو لە کاتێکدا ئەو شوێنە لە بۆ هونەرمەندان و تیپە هونەریەکان دروست کراون دواتر گوتیان ئەنجومەنی محافەزە دەوێت بێتەوێ دواتر گوتیان نازانم چێ ینی کۆمەڵە شوێنی تر جا بۆیە هەر شوێنێک کە دەتەوێت دەستکاری بکەیت خەڵکانێک وەدەزانن دەتوانن دەستی بەسەدا نازانەوە موچی گشتیە ئەوە هۆلی گەلە ئەوە بە هیچ قووەتێک ناکرێتە مۆڵ بکرێتە مۆڵیش وەکو تاوانێک وایە کەس خۆی لەو قەرەی ناداتن و سەرباری هەمووشیان سەرۆکی حکوومەت خۆی لە پشتەوەیە کە دەبێت نۆژەم بکرێتەوە دروست بکرێتەوە دیسان باوەڕ ناکەم ئێرە کەس بتوانێت خۆی ئەو بکاتەوە زۆر مامۆستا من تقریبا پرسیارەکان تەواو تو شتێکت هەیە بتوێ باسیکەی لەو فرسەتەیە و وەڵاهی هیوادارم بەشێک بن ئێوەش لە پێشخستنی هونەر و گەیاندنی خەمی هونەرمەندانی ڕاستەقینە نەک هەر کەسێک لە بۆ خۆی ئەوانەی خەم دەردەبرن ئەوانەی قسە فڕێدەدەن چیان کردیە باگراوندیان چییە دێن خەڵکێکمان لێ دەکەنەوە فلانە کەسەوە مردووە بۆ 6 کەس لەسەر قەبرەکەیتی پاشە مە گریمان 6 هونەرمەند فریانەکەتن جارێ بێن 12 کەسی خزمی خۆی نێ لێبی بۆ بەس 6 هونەرمەند لە ناو مزگەفتن دەبایە خۆی ئێستا 20 خزمی خۆشی لێبی کەواتە ئەو کەساتێش کۆمەڵایەتی نەبووە برادر دۆست نەبووە نەچێتە تازیە خەڵکی بۆ لە تازەی تر خەڵک بەلێ شاو دێ ئیتر بتوانین جیاکاریەکان بکەین هونەرمەندی ڕاستەقینە و ناڕاستەقینە و تەسریحاتانەی کە دەدرێت کە باش نییە و خزمەت بە خۆشی ناکە بە کابراش ناکاتن دەبێتە مای گاڵتە جاری دوای گاڵتە جارێکەش دەشتێتەوە سەر نێوەندی هونەریەکە زۆر باشە سپاس دەکەم مامۆستا هیوا سوعاد سەرۆکی بەشی شانۆ لە بەڕێوەبەرایەتی ڕۆژشەمەری هونەر و هەروەها سەرۆکی سندیکای هونەرمەندان لەقی هەولێر ئەوزت بتگەینمەوە جێ یان لێرە دەمینەیەوە چ دۆکەوە ئەنگۆ لێم گەڕێن بە زۆر خۆم بوو خۆمان دیوان نەکردی نانا زۆر سپاس دەکەم مەمنونم سپاسی ئەو دەرفەتتان دەکەم بەڕاستی خۆشحاڵم ئەزمونەکی خۆشبی هیوادارم بەردەوام بێت دەست خۆش زۆر سپاس کاتش خۆش زۆر زۆر سپاس بینەرانی عزیزی تەکسی 964 سەرنشینی ئەو جارەش لێرە بەجێ دێڵم مامۆستا هیوا سوعاد کە هیوادارم پرۆگرامێکی باش ماگەڵ کرد بێت تا میوانی داهاتوو سەرنشینی داهاتوو کاتێکی خۆش